ئامادەبوانی خۆشەویست هەموو لایە بەخێر بێن. دیارە هەمووان ئاگادارن ئەمڕۆ حوتەمی ساڵیادی تیرۆرکردنی شەهید کەمال و بۆ مەبەستی بەرزاگرتنی ئەو یادە ئێمە ئەمڕۆ لێرە ئامادە بووین. سەرەتا مەراسیمەکەشمان بە چەند چرکەیەک وەستان بۆ گیانی پاکی شەهیدان دەست پێکە. ئامادەبوانی خۆشەویست وەک هەمووان ئەزانن ئێمە ساڵانە وەک بنەماڵی شەهید کەمال بە مەراسیمی جیاواز هەموو ساڵێکیا ئەم یادەمان بەرزڕاگرتووە. چەند ساڵێکیشە بەهۆی مانگی پیرۆزی ڕەمەزان ئێمە زۆر نامانێت کاتی ئامادەبووان بگرین و بەڵام ئێمە هەر بە بچووکترین شێوەش بێ ئەم یادە بەرزڕاگرین و بۆ مەبەستەش ئەمڕۆ لێرە کۆبوونە چەندە بارودۆخی کەشواش زۆر گونجاو نییە، بەڵام هەرچەند لە ئاست خوێنی شەهیدانە ئەگەر دەیان ڕۆژ و سەدان ڕۆژ بە پێوە ڕابوەستین و لەبەر سەرما و لەبەر گەرما بە برسێتی ئێشتا هێندەی دڵۆپێک لە دڵۆپی خوێنی شەهیدان نییە کە بۆ ئەم گەلیان ڕشتووە و لێرە سەر لە دوانی بنەماڵە پێشکەشەکەین کەس و کاری سەربەرزی شەهیدان خزمان هاوڕێ هەواڵان نیشتیمان پەروەران و هاوسەنگەرانی شەهید کەمال بە خێراتنێکی گەرمی هەموو لایەک دەکەین. وەک هەمووان دەزان ئەمڕۆ بە مەبەستی بەرزڕاگرتنی حوتەمی ساڵیادی تیرۆرکردنی شەهید کەمال کۆبووینەتەوە. وەک نەریتێکی بنەماڵەکەمان ساڵان لەم ڕۆژەدا کە فەرماندە کەمال گیانی پیرۆزی پێشکەشی ئەم خاک و نیشتیمانە کرد بە مەراسیمی جیاواز ئەم ڕۆژەمان بەرزڕاگرتووە. شەهید کەمال هەمیشە لە لوتکێ تێکۆشاندا دژی دوژمن و ناحەزانی گەلی کوردە جەنگا. هەمیشە لە پێشەوەی برەکانی تێکۆشاندا بوو. فەرماندەیەکی سەربازی بەهێز، سیاسێکی ڕادیکاڵ چالاگوانێکی نەترس بوو. هەمیشە لە پێناو خزمەتی خاک و نیشتیمانەکەماندا گیان لەسەر دەست بوو بۆ چرکەیەکیش دوودڵ نەبوو لە تێکۆشان بۆ بەدەستێنانی مافەڕەوەکانی گەلەکەمان. دوور لە هەموو بەرژەوەندی شەخسیەکان هەمیشە لە سەنگەری بەرژەوەندی خاکەکەماندا هەڵوێستی خۆی هەبوو و بەهۆی ئەو هەڵوێستانەشەوە باجی زۆری داوە. هەمیشە وەک مەدالیای زێڕین بە شانازیەوە دەیکردە ملی و لە کۆتاییشدا گیانە پیرۆزەکەی پێشکەشی خاک و گەلەکەمان کرد. ئامادەوانی خۆشەویست ئێمەش وەک بنەماڵی شەهید کەمال هەمیشە لە خزمەتی خاکەکەماندا گیان لەسەر دەست دوور لە تەنەزول بۆ بەرژەوەندی شەخسی خزمەتی گەلەکەمان کردو و ڕابردوومان شاهدی ئێستا و ئێستاشمان شاهدی داهاتوومان دەبێت. باشترین ڕێزگرتن لە شەهیدان درێژەدان بە ڕێبازەکەیانە بە درێژایی مێژوو نێرانی گەل و داگیرکەرانی وڵاتەکەمان بە تایبەت ڕژێمی فاشیست و سەرڕۆی زاڵ بەسەر ئێران بە تونترین و قیزەونترین شێوە پەلاماری شۆڕژگێران و پێشنگانی تێکۆشانی ئازادیان داوە. شەهید کەمال یەک لەو شۆڕژگێرە پێشەنگ و کۆڵنەدرانەی گەلەکەمان بوو کە ساڵی 2016 کەوتە بەر ڕق و کینی داگیرکەرانی کوردستان و چەتە و چڵکا و خۆرەکانیان. لە حوتەمین ساڵوەگەڕی شەهادەتی هەواڵ کەمال سادق قادر و هەروەها تێکۆشەر وڵات پارێزی کورد وەستا سەدیق ساڵی ئاوایی یاد و بیرەوەری ئەم دوو شەهیدە و هەموو گیانبەختکردوانی ڕێگای ئازادی و دیموکراسی بەرز و پیرۆز ڕادەگرین.